دامانەوێت گفتوگۆ بکەین لەبارەی ئەو ڕێکەوتنەی کە وەکو مەتەڵێک ماوەتەوە. حکوومەت یاریێمی کوردستان ئەم ئێوارەیە داوای کرد لە بەیاننامەیەکدا کە دەرهاویشتەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی یاریێمی کوردستان بوو کە بە پێشنیازەکان ڕازی بێ و پێشنیازەکانی هەرێم ڕازی بێ بەغدا و بەپەلا ئەو بابەتە هەڵبەشێتەوە کە نێراوە بۆ لیژنەی باڵا پرسی داهاتی نەوت و نانەوتی. داهاتە نانەوتەکە ئێستا بۆتە گرفت زیاتر. ئەوش ئەوەیە بەغدا داوای فیدراڵی و نافیدراڵی دەکات، واتە پێشتر داوای داهاتەکانی گومرگ و فڕۆکەخانە و کۆمەڵێک لەو بابەتانی دەکرد. ئێستا هەشتا بابەتی دیکە خراوەتە ناو گفتوگۆکانەوە. هەرێمیش دەڵێت نایدەم. بۆ نمونە لەو ڕسوماتانەی کە لە شارەوانیەکانەوە لە هەر شتێک وەردەگیرێ لە کارەباوە لە ئاوە لە جادە و ڕێگەوبانەوە بەغدا دەڵێ بێنە بەشیکەین. ئێمەش پرسیارەکەین لە بەڕێز نەوزادی مهندیس شارەزای کاروباری وزە و چاودێری سیاسی یان چاودێری ئابووری باشتر بێڵێن وانە کاک نەوزاد زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بۆیەوە. مەمنونین ماندوومان کردین. هەروشێت زۆر سپاس. باز سیاست ناکەین باشە جارەوای لەکەین هەی گۆڕینە خۆی هەمووی هەر سیاستە زۆر باشە. کاک نەوزاد مەسەلەن وێنەیەک دیتە بەرچاوڕوونیەک بۆ بینەرەکانمان ینی ئەو بابەتەی بە تایبەتی نەوتی و نانەوتیە کامەیە ینی چۆنیە هەرێمی کوردستان لەکوێ مەسەلەن گیر بووە عراق لەکوێ لەگەڵ یا گیر بووە. خۆتان نزانن حەڤەی حوت ئەو ڕێکەوتنە واژۆ کرا کە مسودەکەی لەلایەن هەردوو حکوومەتی هەرێم و بەغدادەوە جێبەجێ کرا و لە ئەنجومەنی وەزیران وەکو دەستکەوتێکی زۆر کەورە باسکرا. حەڤەی حوت بۆ حەڤەینەوە هێشتا دوو مانگ نەخایاندەوە تەسەوورکە ڕێکەوتنەکە بە هەزار حاڵ جێبەجێ بوو. ئێستا هاتۆتە سەرەوەی بۆ جەنابەت دوت مەسەلەی نەوتیش کێشەی نەماوە نەخێر ئەویش هەر کێشە وتم ئەوە جارە نانەوتەکە زۆرتر بووە بیلفعل کێشە نەوتەکە بۆی باسی بکەین بۆی هەموو بینەرانی خۆشەویست ئاگدار بن تازەترین یاخود ئەوەی کەوا گەیشتۆتە چۆ. هەمومان ڕێکەوتین لەسەر ئەوەی کەوا عێراق یاسای بودجەی 3 ساڵی 2023-24 متفق کردو ئەم 3 ساڵە یاسای بودجە جێبەجێ کرا بە ڕێکەوتنی هەمولایەک و بە هەرێمی کوردستانیشەوە. هاتینە سەر ئەوەی کەوا هەناردەینەوە تێکێک بوو لە کێشەکان کەوا داوا ئەکرا کە دەبێت هەرێمی کوردستانی التزاماتی خۆی لە بەرامبەر بەغدادا جێبەجێکا لە بەرامبەر دەستپێکردنەوەی هەناردەینەوت. ئەلا کولی دوای وتوێژێک و چەند مانگ دانووسان و وەفت و وەفتکاری گەیشتینە ئەوەی کەوا بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان هیچ مشکلەیەکی نەبوو لە ڕادەستکردنی فایلی نەوت بە کۆمپانیای سۆمە و هەناردەکردنەوەکەوە. من هەموو کاتێ وتومە لە پرۆسی هەناردەکردنی نەوتا 4 لایەنی سەرەکی هەیە. یەکەمیان دەوڵەتی عێراق، دووەم حکوومەتی هەرێمی کوردستان، سێم کۆمپانیا نەوتەکان، چوارەم دەوڵەتی تورکیا. ئێستا دەوڵەتی تورکیا هیچ مشکلەی نییە بەڕەسمی و بەوە وەفتیان وتووە کاکە مناعەتمانە لە ڕووی تەکنیکی یاسای قانونی حڕازی بەڵێ هەموو شتێک ڕازیە بە پێوەی کەوا ئاشکرا کراوە. جا لە ژێرەوە چۆنە و هەواڵگری و استخبارات و مەساڵح و بەرژەوەندی و فشارەکان ئەکرێت ئەویان من قسەی لەسەر ناکەم. هینە سەر حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانیش بەڵێ ڕازیم بەوەی کەوا بەپێ ئەو ڕێکەوتنابەی حەڤەی حوت دەبێت ڕۆژانە 230,000 بەرمیل ڕادستی بەغدا بکە. کەوتینە ئەوەی کەوا داوای 110,000 بەرمیل کرا دوایی بوو بە 65 ئێستا لەسەر 50 ڕێکەوتین بۆ بەغداد بێت. خۆشبەختانە لە ئێستادا لە حەڤەی حوتەوە تا ئێستا دوێنێ بەرهەمی هەموو کۆمپانیا نەوتەکان گەشتۆتە 230,000ەکە لەم 230 بە ئەپیکۆر و دەرەوە پیکۆرش بەڵێ یعنی ترەوە 230,000 لیتر بەرمیلی نەوتی ڕۆژانەی هەرێمی کوردستان جێبەجێ بێ 50,000 بۆ حکوومەتی هەرێم ئەمێنێتەوە چەند 270 بۆ بەغداد و ڕادەست دەکرێت. هەرێمی کوردستان لە من مشکلم لەگەڵەمانە ماوە. مشکلەکە لەکوێیە ئەمە مهمە لەبەرەوەی لایەنی تەکنیکی کۆمپانیا نەوتیەکانە و حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا ناتوانن بۆ خۆیان بڵێن کاکە خوا حافیزتان بێ ئێمە خۆمان نەوتەکەی خۆمانی تاجەکەین شتیوانە تۆ گرێبەستت هەیە و چەند ساڵە کارەکەن و مەشاریعیان هەیە و خەرجی زۆریان هەیە و دام و دەستگای گەوریان هێناوە تا وڵاتەوە کەواتە تۆ ناتوانین لە ڕووی تەکنیکیەوە فەرزیان بەسەرا بکەیت. ئەویش تەڵەبەکانیان بەڕێی من تەڵەبێکی هەم یاسایی هەم معقولیەتی تایە ئەڵێن کاکە بەسەر چاو خۆتان نەزانن
لەسەر نرخی 1 بەرمیل نەوت ئینتاج و گواستنەوە ڕێناکەوتن. على كل بودجەی یاسای بودجەی 2025 تعدیل کرا بە 16 دلار دانرا تا ئەو کاتەی لیژنەیەکی بێلایەن لە حکوومەتی بەغداد و جێبەجێ و سعرێکی تازە دانرێت دوتیان بەسەر چاوڕازین بە 16 دلارەکە. ئێستا هیچ باسی کێشەی سعر نەماوە. داوای زمانەکەن. بەڵێ باسی چیەکەن ئەمە خاڵەکەیە دەڵێن کاکە بەسەرچاو ئێمە ڕازین بەڵام ئەمەی کە ئێوە وشتوتانە و لە ئێمەتان دەوێت بۆمان بە نووسراو بکەن و دان بنێن بەوەیە واژۆیەکی نووسرامان بنێ کە ئیسحقاقاتی مانگانەمان لە کاتی خۆیان پێدەدرێ و شایستە دارایەکانی پێشووتریشمان کە ئەڵێن ملیارێ دۆلار قەرزیان لای حکوومەتی هەرێم هەیە بماندنەوە. حکوومەتی بەغداڵێ من بە کاش ناتانەمەوە بە نەوەی دەتانەمەوە بە چەند لە ماوەی چەند مانگێکدا لاریان لەوەش نیاڵێن فەرمو ئەم نووسراومان بەرێ. حکوومەتی بەغداد لێرەیە فێڵێکەکە یاخود زۆرزانیەکی بەکارێناوە یا حیلە شەرعیەک بۆ خۆی بدزێتەوە لەم مەسەلەیە ئەڵێ من ئەساسەن گرێبەستەکانم لەگەڵ کۆمپانیا نەوتەکان نەکردو حکوومەتی هەرێم کردوێتی باشە بۆیە من ناچمە ژێرباری نووسراوێکەوە. ئەم خاڵە بۆتە بربەستێکی گەورە ئەمە چی دروست کردو بێمتمانەی دروست کردووە حەقیشانە کۆمپانیا نەوتەکان ئەڵێ جا لە سەرتاوە تۆ ڕێکەوتنێکی واژۆم لەگەڵا مۆرنەکەی ئێکەواتە بەنیازی ئەوەی بەغداد ژەڵێ منیش حەقم هەیە لە بەرەوەی دەوڵەتم و لەگەڵ کۆمپانیانە بیکەم. ئەوان حکومەت کۆمپانیاکان لێرەیە ئەوان ئەزانن مەسەلەکە بە چیەگا لەبەرەوەی کەسبێنی کێشەیە کەوتە حکومەتی بینی حکومەتی بەغداد و کۆمپانیاکان ئەڵێن کاکە حکومەتی بەغا ئەوەم بیر نەچێ ئەڵێ لە ڕێکەوتنەکە ئەگەر لە کاتی دروستبوونی کێشە یەکێک لە دادگاکانی دەوڵەتی عێراق دەبێتە داروەل لە بینمانە ئەوانەمەیان قبول نییە ئەڵێن لەبەرەوەی ئێمە کۆمپانیای نێودەوڵەتین پێویستەکایە کۆمپانیای پاریسی نێودەوڵەتی یاخود بەریتانیەک لە نێوانمانەوەی کێشەکانەوە حکومەتی بەغاش لەما ئەترسێ یاخود مسبقەن نیەتی ئەوەیە کە ئیلتیزام نەکا لەبەرەوە ئەمە مەسەلەی نەوتیش تا قورسە بڕگەیەکی تریان بڕگەی دووهەم نانەوتیەکان بێژەوە بۆ برێکاک نووزات مادام بە تەفاسیل و زۆر بە وردی باسی ئەوت کرد بابەتێکی تریان هێنایە پێشەوە لە کۆمنەوەی سێشەممەی دوێنەی ئەنجومەنی وەزیرانی عێراقدا باسییان لەوە کردووە کە تۆ 50,000 لەوەی کە لە دەرەوەی ئەپیکۆرە کە حکوومەتی هەرێم زیاترەوەی خورمەڵەیە کاری پێەکە 50,000 بۆ خۆت هەڵگرە و 50 دەبێ ئەمە ئەنیوە بزۆم 100,000 ئەوەی ئەپیکۆریان واز لێ هێناوە لەو پێشنیازی سێشەممەیە دوێنەیە ئەنجا باسی نانەوتی بکەین باسی نانەوتێکە کێشەی نانەوتێکە وەکو خۆتان زانن بەپێی دەستوری عێراقی ئەو داهاتە حاکمانە ئەو داهاتانەی کە پەیوەستن بە هەموو دەوڵەتی فیدراڵەوە پێویستە بگەڕێتەوە بۆ دەوڵەتی فیدراڵ یاخود ئێستا لە هەرێمی کوردستانە چەند دەوائیرێکمان هەیە سەر بە مرکزن بە دەوڵەتی ئیتیحادین لەبەرەوە هەموو داهاتەکانیان وەکو جنسیە وەکو نفوز وەکو کارتی نیشتیمانی وەکو دائیرە بازرگانیەکان خۆراک و ئەوانە هەموو ئەوانە تەواوە دەبێ بگەڕێتەوە فڕۆکەخانەکان گومرکەکان ئەوانە دەواازە سنووریەکان لاری نییە حکوومەتی هەرێمیش دەڵێ 50/50 قبولمە هاتوونێتە سەر داهاتی نانەوتی کە پێشتر ئەمە نەبوو بەڕاستی من بۆ خۆشم لە مووقیفی حکوومەتی عێراقی زۆر سرم سوور ئەمێنێت دوێنێ ئەڵێن باسیەکەن لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە بە سەرۆک وەزیران و بە هەموو وەزیرەکان ڕازی بوون لەسەر ئەو پێشنیازانەی حکوومەتی هەرێم کە بە شێوەیەک داهاتە ناوخۆیەکانی حکوومەتی هەرێم 50/50 بێ کەچی سێر دەکەڵێن لە کۆتاییە تەیفسامی هاتۆتە ناو مۆزوعەکە و مۆزوعەکەی تێک و پێکاوە و گەیشتۆتە و حداوای داهاتە نافیدراڵیەکانی شەکە بەڵێ نافیدراڵەکانی ژەکا بە 100% یان نەک 50/50کە ئەمە یەکێک لە مشکیلەکان دەوڵەتی عێراقیش دەوڵەتی عێراق من بۆیە قسەیەکم کردبوو ئەمڕۆ لە فێسبووکەکەی خۆما بەداخەواڵێم حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردووە هەمومان بەدەست سەپاندنی باجی زۆر ڕسوماتی زۆر لە باجەکان لە زەریبەکان لە دایرەی کارەبا لە ئاو لە چیمەنتۆ لە مرور لە هەموو ئەوانە یعنی سەبا من بیژمێرم کاک نەوزاد بزانە ئەوە بووی ببرچاوی هاوڵاتیان قوربان بۆ نابژێرێ با کورتی کەمەوە 74 باج و ڕسومات 74 هەیە قوربان بە مقابلی عێراق بە مقابلی عێراق 11 هەیە 11 منەوە تاواکەم و جەنابەکان 11 عێراق 11 نەخێر عێراق هەر ڕسوماتی ناوخۆش 11 هەیە ئەڵێ 60 حکوومەتی هەرێم 63 باج و ڕسوماتی داوخۆیی هەیە زیاتر لە عێراق من وتومە کاکە مادام عێراق هەر سوور بێ لەسەرەمە وەرە بە یەک قەراری خۆت بە کۆبوونەوەیکی ئەنجومەنی وەزیران وەکو ئەمڕۆ هەنگی قەرار داوە هەچی لە عێراقا هەیە تەسبیتیکە باقی هەمووی هەڵبوەشێنەرەوە و ئەرگ لەسەر حکوومەتی هەرێمی هاوڵاتی سووکە من قسەکەی من بە لۆژی قساکەم خوا نەخواسە دژی حکوومەتی هەرێمی کوردستان نیم وەرە کاک زانە لە چەند ساڵی ڕابردووە هەمووم باج و ڕسومانت سەپان نەوتت فرۆشت
نەدەتوانی موچە بدەیت و ئێستا پێم وایە لە گەورەترین مەسئولێتی دەوڵەتی حکوومەتی هەرێمی کوردستان بپرسا ئەڵێ ئێمە ناتوانین بە داهاتی نەوتی و نانەوتیەوە موچە بدەین. ئەی کاکە کە تۆ نتوانی موچە بدەیت ئەی دەیواز بێنە حکوومەتی مەسەڵەن باسییان کردو لەوەیە ئەڵێن کاکە هەموو قسەکانی ئێوە ڕاستە بە پێی یاسای حکوومەتی هەرێمی خۆتان مەسەڵەن باج ڕسوماتی خۆتان ڕێخستووە بەسەر چاو بەڵام ئێمە لە محافەزەکانی کە ئەمە نییە. ئەگەر ئێمە ئەم باج ڕسومانە لە 100% بینەوە بە خۆتان ئەڵێن محافەزەکانی کەش داواکەن وەکو ئەو محافەزانەی کە ڕێک نەخراون لە داو هەرێمەکە مافی خۆیانە ئەوان باج ڕسومان نێن بە مەرکەز. کێشەکە ئەمەیە وەزارەتی دارایی لەبەرەوەی مەسئولە لە خەزێنەی دەوڵەتی عام و دەیەوێت هەموو داهاتەکان کۆبکاتەوە بۆ یەک خەزێنەی دەوڵەت و دوایش خەرجیەکانی لێدابینکە مشوری ئەوە ئەخوا کە ئەم کێشەیە حەلکاب. قسەکەم ئەمەیە لەلایەکەوانێ وەکو وتم ڕاستە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان تو هەموو ئەم باجانت بەخۆشی بێ و بە ناخۆشی بێ سەپالوتە بەسەرمان. ئێستا گەیشتوتە تا ڕێگەیەک کە بۆتە مەعزەڵەیەک و ڕێگریەک و عەرقەڵەیەکی گەورە لە بەردەم نردنی موچەی مانگانەتە کەواتە تۆ ئەگەر بەم باج و ڕسوماتانەوە کاک نەوزاد دەتەوێت بەڕاشکاوی بڵێ سەرجەم ئەو باج و ڕسوماتە ناو فیدرالیانە هەڵوەشێنەوە ژینگە ئاو کارەباجادە ئەوەی لە عێراقایە من ئەڵێم وەکوتم 11 ڕسومات و باجی عێراقی هەیە تەسبیدا فەرموو جەنابیشت وەکو عێراق تەرتیبیکە حتا باجەکانی ئەوان کەمترن لە باجەکانی ئێمە تەسەوورکە. باشە من قسەکەم ئەمەیە ئێمە ناڵێن لە داهاتی نانەوتی و تویانە مانگانە 320 ملیارە باشە تۆ ناڵێم واز لە 320ەکە بێنە چونکە 11ەکە پێم وایە بەشێکی زۆر باشە جێڕێتەوە بۆ حکوومەتی هەرێم تۆ ئەگەر 320 ملیارەکەش نێی بە حکوومەتی بەغا تۆ لە مقابلە 950 ئەم مانگە بوو بە تریلیۆنێکی لەبەر زیادبوونی تەقاعودیوانە یعنی تۆ 320 ملیار نادەی بەڵام لە مقابلە تریلیۆنێک دینار وەرەگریت. باشە کاکە خۆمە ئەگەر کار و کاسبی بێ و بازرگانیش بێ و سەلم بەلمیش بێ خۆ تۆ بێ بزانی تۆ زۆرترت دەزەکەوێ لەم معاملەیە و دەبێتە هۆی ئەوەی کە کێشەکە حلکەی بنەبڕ یعنی بنەبڕیکەی و موچە ئاسایی بکەیتەوە. من ئێسەکانە برادێک لە دەروی لی پرسییم کاک نەوزاد موچەی مانگی حەودێت وتم وەڵی ئەگەر قسەیەک بڵم لەوانەیە قورس بێ بەستە ناخوای گەورە ئازانێکی کەیت ینی وان لێک باش لە برێ و برادر لێت پرسەوانی بە تەفاسیل موچەیمانچە حەوت دەتواندرێ بێت بەم حاڵ و گوزەرانەوە بۆچی من قسەکەم ئەمەیە دوێنێ کە هەموو ئەنجومەنی وەزیرانی عێراق هەموو دەوڵەتی عێراق بە ڕئیس وزرایەوە نەیانتوانی بڕیارێک وەکو مانگی 6 بدەن کە موچەی مانگی حوتی فەرمانبەرانی هەرێم بدەن لە ڕەوانەی ئەنجومەنی دەوڵەتیان کردو. ئەم ئەنجومەنی دەوڵەتە ئەوەی کە باس بە دوواداچوونیەکەم کردووە هەندێک سێ اختصاصی سەرەکی هەیە یەکێکیان لەوانەیە کە داڕشتنەوەیە و بەسەرداچوونەوەی هەموو ئەو پرۆژە یاسانەیە کە لەلایەن وەزارەتەکان یا حکوومەتی عێراقی و پێشکەشەکرێ لە ڕووی لوغەوی و زمانەوانی و قەواعیدی و یاسایی و ڕێکی خاتەوە ئەڵێ فەرموو ئەمە شێوە ڕاست و دروستەکەیە. یا اختصاصێکیانەوەیە ڕێکەوتە نێو دەوڵەتەکانیش بە هەمان شێوە یاسا ناوخۆیەکان و ڕێکەوتە نێو دەوڵەتەکان ئەو سەرپەرشتیەکان لە ڕووی وەکوتم قانون و یاسا و ڕێکخراوەوە جێبەجێەکە. اختصاصی سێهەم وەکو ئەڵێن ئیفتاکردنە یا ڕاوێشکردنە. ئەمە مەسەلەن ئێستا دوولایەن حکوومەتی هەرێم حکوومەتی بەغدا لەسەر مەوزوعێک ناکۆکن دەڵێن زەحمە دەبێت ئەنجومەنی دەوڵەت ئەم کێشەیەمان بۆ ڕوون بکەرەوە و بڕیاری خۆتمان بۆ با ڕێی خۆتمان بۆ بە نەک بڕیار چکە بڕیارەکانیشی ملزم نییە و ناتوانێت بڕیار بە بەڵکو تۆ ڕاوێژی پێەکەیت ئەویش ڕاوێژەڵێمە دەستی پێ بەڵە قوربان ئەمەش کە هەفتەیەک دوو هەفتەی کە تاخیرە بێ لەوانەیە بە ساڵحی مەسەڵ حکوومەتی هەرێمی کوردستان نەبێ بۆ نمونە هەرێمیشە ئێوارەیە هەر ئاشکرای کرد کە نەبوو ئەبێ بگەڕێنەوە بۆ چۆ دەسەڵاتێکی باڵاتر کە خاوەنی بڕیاری کۆتایی و ئەوەڵە ئەخیرە دادگای باڵای فیدراالیە. ئەساسەن ئێمە بە بڕیاری دادگای فیدراالی لە پێشا 50 داهاتی ناوخۆ ڕێکخراوە حکوومەتی بەغدا من ئەلەمەیە پاڵپۆشی حکوومەتی هەرێمەکەم کە ئەم داواکاری و تەڵەبە ناڕەوایە نایاسایی حکوومەتی بەغدا بەڕاستی لەم کاتێک کە خوڵقێنراوە و دروست کراوە هاتۆتە پێش و بۆ ئەرقە لە دروستکردن ئەوەیە من متابعاکەم. یەکێک لە کێشەکان ئەوەیە بەڕاستی وەکو زۆربەی چاودێرەکانیش بازەکەن ئەگەر بەم نەهجە و بەم نەمەتە بڕوات مەسەلەن موچەیەک دوو موچەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەفەوتێ. مبەڕیریان چی هێناوەتەوە ئەڵێ من ناتوانم لە ماوەی 6 مانگە لە ماوەی 6 یاخود 4 مانگی کۆتایی چووکە ئێمەوە حکوومەتی بەغدا مانگی 9 معاش تەوزیعەکە باشە هەفتەیەکە دەست پێەکە مانگی 9 11 12 ماوە باشە 4 مانگی ماوە
ئەڵێ من ئەگەر مانگی حوت و هەشتی هەرێمی کوردستان بم ئەم 4 مانگەش بم من لە 4 مانگە ناتوانم موچەی 6 مانگ بالفعلی زۆرە و قورسایکی زۆرەکەوێت بە فعلیش وەکو خۆتان زانن ئەڵێن کەمیسیولە هەیە و نەقد هەیە و ئەمانە هەیە لەبەرەوە حکوومەتی بەغداش خۆی ئەم فێڵە و ئەم حیلە شەرعیە دۆزێتەوە بۆ ئەوەی تەنها ئەگەر بیدا 4 مانگ ئەگەر 9 10 11 و 12 مان باتێ ئەبێ مەمنون بین حوت و هەشت تەسەور ئەەکەم یاخواوانە بێ لەبەرەوەی خۆشم فەرمانبەرم وەکو ئەو خەڵکێکە موچەکە نەفەوتێ خۆ پێمان خۆشە هەشت موچە بێ وەنیا بەڵێ بێگومان بەڵام کاتە بابەتەکە ینی بۆی ڕوون بێ بۆی ئێمە تووشی هەڵە ئەوە نەبینە بەرەوە هەریەکەی بە جۆرێک وێنەکەەوە حقیقەتی ئەو بابەتەوەیە ئەنی هەموو حەقەکە لای بەغدانی نەخێر من هەموو کاتێواڵێم بۆی خەڵگواتێ نەکە ئەمە دیفاع هەل لە بەغدا دەکەن ئێستا ئەمڕۆ کۆبوونی ئەنجومەنی وەزیران ئەڵێ داواکەین بە پێشنیازەکانی حکوومەت هەرێمی کوردستان رازی بن بەداخەوە پێشنیازەکان حکوومەت هەرێمی کوردستان نەمانزانی چییە ئاشکرا نەکراوە بەڵێ بڵێ ئاخر خۆ وەکو وتم پێم وایە دوێنێ و پێرێ کۆبوونەوەک وەکەوەی کە بڵاو کراوە کۆبوونەوەک لەگەڵ هەموو وەزارەتەکانی حکوومەت هەرێمی کوردستان کراوە لە وەزارەتی دارایی ئەوەی کە خاوەن داهاتیان هەیە بزانن شێوەیەک ڕێک بخەن هەندێک لەو ڕسومات و باجانی کە ناپێویستن لا ببرێ بە تەسەوری من بۆ ئەوەی وەکو بڵێن قسەکەی خۆم کە کردمەوانێ بۆی هەندێک لەو باج ڕسوماتە ئیلغا بکرێتەوە و ئەوەی کە ئامێنێتەوە ئەگەر عێراق هەر سوور بوو لە 100% تەسلیم بکرێ ئەمە بۆیە ئەڵێم هێشتا مەتنی ئەم پێشنیازانی حکوومەت هەرێمی کوردستان دیار نییە بۆی ئێمە قسە لە خۆمانەوە بە وەکوڵێن لەسەر باتڵ قسەیەک نەکەن ئاخیر چارە سەر چیە وەکو واللهی من ئەڵێم کاکزانە جان ئێستا باسم کرد یعنی سەرەتا و کۆتایی ئەم مەوزوعە بێمتوانەیە لە بینی حکوومەت هەرێم و بەغدا لە بینی کۆمپانیەکان و بەغدا لە بینی حکوومەت هەرێم و کۆمپانیەکان ئەمە وای کردووە کە تۆ کە من و تۆ متمانەمان بە یەکتر نەبوو وەکو وتم ئیشە باشەکانی یەکتریش ڕەتدەکەینەوە و دا ئەنیشین و کەمین ئەنێنەوە و تەبکە ئەنێنەوە بۆ یەکتری بۆ ئەوەی یەکتری بخەینە غەڵەتەوە و داوەوە و قسەکانی خۆمان و بەرنامەکانی خۆمان جێبەجێکەین بەڵام ئەمەش لەم وەزعە ئەمنیان سیاسیە ئابوووریە کۆمەڵایەتیە ناجێگیری عێراق و هەرێمی کوردستان ناوچەکە ناڕواتە سەر بۆ هیچ لایەکیان بۆیە بەڕێی من وایە هەردوو لا وەکو ئەڵێن بگەڕێنەوە بۆ حکمت و عەقڵ و ژیری و دووربوونی و مەسلحەتی باڵای ئەم دەوڵەتی عێراقە و بە هەرێمی کوردستانیشەوە هەردوو لا لەبەرچاو بگرن و مەسلحەتی میلەتەکە و موچەخۆرانیش لەبەرچاو بگرن بەڕاستی خەڵک لە ڕووی ئابووریەوە زۆر تەزیقە زۆر نامورتاحە زۆر نائارامە بۆیە ئەمە ناکرێت دژە بکێشێت بۆ چەند ساڵێکی کە بەو شێوەیە زۆر سپاس بۆ بەڕێز کاک نەوزادی مهندس شارزای کاروباری وزە و چاودێری ئابووری باس سیاستمان نەکرا باش بە سیاست خوێیە خوێی چێشتە لە هەموو شتێکە هەیە هەر شتێ باسکێتێتەوە سیاست بێ متمانەیە ئەو دۆخاڵۆزا و چەقبەستویە هەمووی سیاستە بێ ناڵم حکمت بەڵامە بێ ئینێکی لە پشت بێت حتمما بەداخەوە دەوڵەت عێراقی هەموو جارێ و تومانە خاوەنی بڕیاری سیاسی ئابووری ئەمنی خۆی نییە بەڵکو زۆر جار لە دەرەوەی سنوورەکانەوە شتی بەسەرا فەرزەکرێ و پێی دەوترێ و بەداخێکی زۆریشەوە کە من ئەماڵم لەوانەیە بە عەرەبچێتیشە مەسرا بکەن من نەمدیوە دەوڵەتێکی خاوەن سیادە و سەروات خاوەن دەستور باشە و دەوڵەتێک ئەندامێکی سربەخۆ بێ لە دەوڵەت لە هەموو ڕێکخراونی و دەوڵەتەکانە باشە بەڵام لە ڕووی نەتەوەیشەوە جیاوازبی لە نەتەوەکە لە نەتەوەی دوو دەوڵەتی ناوچەکە بەڵام هەموو بەرژەوەندی نەتەوەیی ئاینی مەذهبی خۆت بخەیتە خزمەتی بەرژەوەندی دەوڵەتێکی دراوسیەوە لەسەر حسابی میلەت و نەتەوە و ئاین و مەذهبی خۆت کامە تاریخ قبولی ناکات لەم دەسەڵاتدارانەی دەوڵەتی عێراق بەم شێوەیە عێراقیان کردوتە پاشکۆیە گەڕانیان تۆزانی بۆ چەند بۆ پێش زاین کاتێک کە دەوڵەتی گەورەی فارس و ئیمپراتۆریەتی فارس هەموو ناوچەکەی لەژێر دەستا بووە یعنی تەسەورەکەی بۆ چەند بۆ 2000 بۆ 3000 ساڵ پێش ئێستا عێراق پاشکۆی وڵاتێک بۆ لەم ئیمپراتۆری ناوچە سیاسەتیشی تێکەوت بەداخەوە زۆر سپاس بۆ بەڕێزکاکیس کامێرەی چوارە شکر بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان